کورتە دەڕبڕین بێگومان ئەو وەستانە کورتە هیچ نییە لە چاو ئازادی جوانمێری ئەو پێوتین کە مەسئولیت بەرپرسیارەتی لە ئاستی هەموو کەس لە ئاستی بەرپرسیار لە دوای مردنی خۆی شەهید کاکادۆ لەو وێنەی ئەو مردنەیەکە لە دوای خۆی ژیان بەردەوامەکە و مردنی ئەو بۆ ئەوە بۆ کە ژیان بەردەوام بێت وەکو مەرجی سەلامەتی ئەگەر کوژێنەوە لە هەموو بیناکاندا هەبێت دواتر ئەگەر هەش بێت باشە ئەی دەبێت کەسێک هەبێ بەکاری بێنێ بەڕاستی ئێستا ینی قسە لەگەڵ هەر تەلەبەیەک دەکەی ناتوانێت ئەو ئاگر کوژێنەوەی بەکار بێنێ پێویستمان بۆیەکەوە ئێمە دەورەمان بۆ بکرێتەوە بۆی هۆشیار بینەوە چۆن ڕوبەڕووی ئاگر ببینەوە یان لانی کەم چۆن خۆمان پارێزین بەڕاستی ئەگەر هاتپایە و مەسەلەن خوێندکار هۆشیاری هەبووایە لەسەر شێوازی ڕوبەڕبوونەوەی ئاگریان بەفریای خۆهاتن ئەوە بێگومان ئەو ڕووداوە مەسەلەن سلبیاتی کەمتر دەبوو قوربانیشی کەمتر دەبوو لێرەوە من دەمەوێت بەداخەوە بڵێم کاکاردۆ بوو بە سوتەمەنی بۆ پاراستنی گیانی خوێندکارەکانی ئێمە خۆی کرد بە ئاگر بۆ ئەوەی خوێندکاران ئاگریان تێبەر نەبێت